تەوەرەکە بە خێرایی قسە دەکەم ئەگەر پێم نەبڕی سوپاس دەکەم. یەکەم ئێمە هەموو مانگێک 6 ملیۆن دلار و لە ساڵێکدا 750 ملیۆن دلار دەدەین بە بۆڕی نەوتی گواستنەوەی نەوت لە کاتێکدا خۆمان بۆڕی نەوتی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان هەمان بووە، بەڵام بە بڕی ملیارێک و 600 ملیۆن دلار داومانە بە کۆمپانیایەکی هەلی لە هەرێمی کوردستان کە لێرە نامێ ناوەکەی بێنم. دووەم ئێمە هەموو مانگێک 50 ملیۆن دلار واتە لە ساڵێک 600 ملیۆن دلار دەدەین بە تورکیا وەکو وڵاتێکی خانەخوێ لەوەی کە بۆڕی نەوتی پێدا دەڕوات و لە هەمان کاتیشدا هەموو مانگێک 30 ملیۆن دلار و ساڵانە 360 ملیۆن دلار هەردەین بە تورکیا وەکو قەرزێک کە تا ئێستاش نازانم قەرزەوە کارەکەی چیە و چۆنە و کەی بووە و چەندە و بۆ کێ من داوا بەڕێز وەزیری دارایی دەکەم کە ڕوونی بکاتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم ڕقەمانەی کە من باسییان دەکەم بۆ مانگێک دەکەنە 180 ملیۆن دلار لە ساڵێکدا دەکاتە ملیارێک و 680 ملیۆن دلار. ئایا بەڕاستی ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە نەوت تەسویق بکات ئەم پاران دەدات؟ ئەمە یەکەم. دووەم هەموو مانگێک نەوتی هەرێمی کوردستان بە 7.25 دلار کەمتر دەفرۆشێت. 5 دلاری تری دێتە سەربار کە 2.5 دلار پارەی پریپەیمنتەوە تا نەوتێک کە فرۆشراوە هێشتا نەفرۆشراوە پارەکەی وەرگیراوە کە خەڵکی ئەم کوردستانە باجەکەی دەتا ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان و لە هەمان کاتدا 2 دلار و نیو وەکو معدەناتی نەوتی لە نەوتی حکومەتی هەرێمی کوردستان کەم دەکرێتەوە کە مە بەڕاستی خەتەرێکی یەکجار گەورەیە لەسەر هەرێمی کوردستان کە خەڵکی کوردستان دووبارە باجەکەی دەدات. سێمینیان ئێمە ئەگەر لە ڕۆژێکدا 477,000 بەرمیل نەوت بەرهەم بێنین واتە کۆی گشتی دەکاتە 6 ملیۆن لە کۆی ئەم نەوتە لە ڕۆژێکدا 144,000 بەرمیل وەکو کۆس ڕیکەڤەری دەڕوا بۆ حەقی کۆمپانیاکان کە لە ساڵێکدا دەکاتە سەرووی 1 ملیۆن و 692,000 بەرمیل نەوت کە ئەم پارەیەکی خەیاڵیە. من دەپرسم لە بەڕێز وەزیری دارایی و تەواوی تیمی حکومەتی هەرێمی کوردستان ئەرێ ئەم پارەیە تەواو نەبوو؟ ئایا ئیسماراتی نەوتی لە هەرێمی کوردستان بە بەهای 65 ملیارد دلار کراوە تا ئێستا؟ ئایا دامەزراندن لە هەرێمی کوردستان بەرمەبنای ئەم پارەیە 250,000 هەلی کار بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستان؟ نەخێر کە نەبووە تەمەنا دەکەم وەزیری دارایی جواب بداتەوە. دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ساڵی 2015 و 16 و 17 و 18 کورتێنان بە بڕی 15 تریلیۆن دینار بووە و قەرزەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە هەموو کاتێکدا وەکو ئاماژەی پێ دەکرێت 27 ملیارد دلار بووە. لە کاتێکدا داهاتی حکومەتی هەرێم لە ماوەی ڕابردوو زیاتر بووە لە 50 ملیارد دلار و بڕی موچە تەنها 40 ملیارد بووە. دەیمن دەپرسم ئەم قەرزان لە بەهای چی کراوەکەوەتە؟ لە کاتێکدا سەقفی قەرزەکان دیار نییە، وردەکارەکەی دیار نییە. ئەمەش دەڵێن بەرمەبنای ئەم راپۆرتەیە کە لە دیوانی چاودێری داراییەوە تەصدیق نەکراوە کە خۆی لە ئاساسدا مەشمولی مناقەشەکردن ناکات، بەڵام ناچارین کە بیکەین ببنەما. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان دامانی پەرلەمان، بەهای گەندەڵی لە ساڵی 2018 بە بڕی 274 ملیار و 832 ملیۆن و 885,200 دینار بووە. لەسەر ئەم پارەیە یەک تاکە دینارێک نەگەڕێنراوە بۆ خەزانەی حکومەتی هەرێمی کوردستان. لە کۆی 285 قەزەی دادگایی تەنها 99 قەزیان. سپاس هەمان